ئەو وەکو ڕاگەیاندکارێک 4 ساڵ ڕاگەیاندن خوێندیە بە ئاکادمی لە زانکۆی ئەنی شتێک لەوە فێربوومە پێم وایە بۆچی کورد ئەبێ بۆچی وای لێبێ ئەنی لە سەرەتای دروستبوونی کورد پرسیارەکەی ئێمە ئەوایە بۆچی کورد ئەبێ وای لێبێ ئەنی لە سەرەتاوە تا ئێستا بۆچی وامان لێبێ سەرەتا مەقسەد تاریخە بەڵێ تاریخە بەڵێ چونکە ئەوە هەموو شتێک پێم وایە مێژوو ئێمە ئەوەمان لێکا کە بگەین بە ئامانجی خۆمان کە هەر نەکەبێت مێژوویشی پشنگاریە بوو ئەگا بە ئامانجی خۆی ئێمەش مێژوویەکمان هەیە بەس خیانەتی خۆمان وای لێمان کردینە کە ئەوەمان لێبێتە مامۆستا جان من لەوە دەست پێ یەکەم ئەو کاتێک کە بەجددی باس لە ئەوە ئەکرا پەکەکە تیۆرستە یاخود گروپێکی تیۆرستیە ئەو کاتە باس لەوە ئەکرا کە ئەو گروپە نازدارا من بەو ناوە ناویێنم گروپێکی یاخی بوش و ڕژێرە ئەو کاتی کە ئەمریکا مامەڵەشی زەوی لەگەڵ پەکەکەی ئەکرد تورکیا ناڕەزایەتێکی زۆری دەربڕی بەرامبەر بە ئەمریکا ئێمە هەمومان ئاگاداریەوە بوو و لەپاڵ ئەمەش ئەردوغان بەخۆی گفتوگۆی لەگەڵ پەکەکە کرد لەپاڵ ئەمەش چی کرد باوەشی بۆ گروپی بزوتنەوەی حەماس کردەوە ئەوەشی کرد ینی بەوەش هەنەبەستا ئەردوغان وەشتێکی تریش ئەمریکا دێبۆ کە دێ باسی سووریاکەم ئەمریکا ئابێت چ بکا لێرە ئەمریکا ئابێتە فیدرالیکی تەواو بە ئەوەی سووریا بدا کوردانی سووریا بدا کە ئەوانەی پێنە ڕۆژئاوا کە ئەو ئەو فیدرالی کە بە کوردانی سووریا ئەداتن ئەبێت چی بکاتن دیموکراسەتێک دروست بکرێتن لە هەر چاپارسی کوردستان بە تایبەتی سووریا ڕۆژنامە نووس نەکوژرێتن کابرای سیاسی سیاسەتمەدار لەسەر مەزایەدەکردنی ئەو حکومەی کە لە بەردەستی خۆی پێدەوڵەمەند نەکاتن تاکەی ئێمە چاو لە سیاسەکانی خۆمان بکەین و سیاسەکانی دیکە بکەین خۆیان دەوڵەمەند دەکەن ئەوە خاڵێکیان و خاڵێکی تریشیان ئەوەیە کە باس لە ئەمریکاکەم کە لە کوردستانی خۆمان و لە کوردستانی ڕۆژئاوا چی ئەگوزارێتن ئەو گوزەرانەی کە گوزەرا لەوێ پێم وایە زۆر هەڵامان کرد لەو گوزەرانەی کە ئەمریکا لەگەڵ زۆرمان کرد بۆ نمونە بازرگانی کردن پێشمەرگە قارەمانەکان لەگەڵ داعش ئەجەنگان من چایۆ پێشمەرگانە ماچەکەم خوێنی ئەو پێشمەرگانە کە ڕشتیان لە بەرەکانی جەنگ باوەڕکە ئەبێ ئێمە هەموو بەدەستی خۆمان لەسەر سینجی خۆمان دابنێت کە ئەوان کۆمەڵێک پێشمەرگە و کۆمەڵێک چەتە چیان کرد بازرگانی لەگەڵ داعش کرد ئەوە هەموو جەوهەریەکەی هەموو شتە ئەساسەکەی پێشمەرگە بوو کە کۆمەڵێک نابەرپرس بازرگانی لەگەڵ داعش کرد ئێمە بۆچی وامان لێبێتن ئێمە بە هەر باس لە سیاسەتی ئەوە نەکەین عەفو بکەن بەش ئاخر قسە باس هەر لە سیاسەتی تورکیا و ئێران و سووریا و رووسیا و ئیسرائیل وانە نەکەین ئێمە باس لە خۆمان بکەین ئێمە هەموو هەر گەنجێک لەو کوردستانی هەموو جەستەی بریندارە چێ وای لە ئێمە کرد چێ وای لێمە کرد من ڕێزمێ ئەو سەرکردانە نەخشەیەکی جوان داڕێژە بۆ دروستبووی دەوڵەتێکی کوردی ڕیفراندۆمەکە ئێمەی هەموو زیندە بەچاڵ کرد زیندە بەچاڵکردن بۆ مانای نە ئەتوو بێخێ ژێرگەڵ زیندە بەچاڵکردن بە زەندی ساو کە ئەتوو قەفەسک کرای لە چاپاچی کوردستان سوپاس مثلا حکومتی هەرێم نییە حکومتی هەرێم بە شوێنێکە گوتی حکومەت کە دامەزراوەی دینێک حکومەتێکی هەبید و دەستگای ئاسایشی هەبید و دەستگای یعنی هەموو وەزارەتەکان دابەشی ئەوانە پێیان گوتری کۆمپانیای پێیان گوتری کۆمپانیا پێیان گوتری مافیا پێیان گوتری چەندە حکومەت ڕۆژ کرد ئەوە حکومەت نییە پرسیاری ئەوەی تۆش تازە گوتن لە مەسەلەی ئەو 15 میلیۆن دۆلارە بوو یان دینارە کەوەیان گرتیان بەڵخاڵی هەفتەمیان بەس نەکردیان نابی دەستخۆشیان لێکەین چکەوە لە 2006 ئەو دەفەتەن هەتا ژێدەست یعنی لەبەر دەستەمانی بەکاربوونی پارەپاریان وەرگرت یعنی هەتا ئەو دوو کۆمپانیای ئەو دوو یعنی دەسەڵاتدارە مافیا چەتەیە لەسەر حکومتی 1000 دەفەتی دی بەو شێوەش تێکەوتەوە هەر هەمان ئەمان زیادی سەبارەت بە ڕفرادۆمیش ئەتوو لە کارێک باس کرد دەستخۆشت لە مەسەلەن لە پارتی دیموکراتی کوردستان کرد کە زۆر بە زەریعی لە بەرامبەر ئەو دەوڵەتان هەستایەوە ڕفرادۆمیەکە لە نووسینێک لە فەیسبووکی یعنی دەستخۆشت بۆ یەک سەکرەیاتی کورد هاخۆیە یعنی زۆر جار نەترسی لێکەی دۆتارەکانی فەیسبووکی باس کرد ئەو کۆی دەستا هەندا پەیجوشتێ بەنای سیاسەتی بزانین هۆکاری ئەنجامدانی ڕفرادۆمی چێچوو ئەمە بەخۆنەوە ماڵمان ئەوەندا یعنی ڕێک پێک نییە یعنی هێزە کەسی بەتەنی لە بەرامبەر ئەو دەوڵەتانە ڕاوچ بڵێمە ڕفرادۆمی بکات
بەڵکو دەوڵەتێک دەشتیان بدەتی دی من تووشیان لە پشتی ئەو ڕفراندۆمەی بوو کە لەسەرەوە لەژێرەوە لە ئەعلامەکەی دژی ئەو ڕفراندۆمە ئەستاوە لەژێرەوەش دەگەڵ ئەنجامدانی ڕفراندۆم بوو بۆ هۆکارێکە بێتە هەرێمی کوردستان بە ئاسایی یان ئەم ناوچانەدا ژێر کاتوو بێتە کە دەستخۆشی برایکە خاڵی سێمیشی لەسەر ترەمپی بۆ هەفوو لەسەر ترەمپ دۆناترم سیاسەتی ترەمپ ئەوەی لە تێڕەکەی هەفتیگۆر باسی کردیا لەسەر شەڕی شارستانی پێکدادانی شارستانیەتەکان زۆر جوان باسی کرد کە ئەو کە ئێستا هەیە ئەوەی ترەمپەکە ئەوەی ئەو دامەزراوەی حکوومەتی نوێ ئەمریکا ئەکات جگە لە شەڕێکی وهەمی هیچی دیکە نیە چونکە لە بەرامبەردا کۆمەڵە هێزێکی کوشتی و ئێران وڵانە ئێستا لە دوای وڵخانی دۆستی سۆڤیەت ئەوانە هاتینە سەرخەم لە بەرامبەر ئەوە يعني مەکسی لەسەر دەسەڵاتەوە کات مستەفا پێم وایە دووە بەڕێز دەبی کە زۆر سپاس ماوەستا بەخێر بێ من بە کورتی بەرزی تێبینیمەوە بوو یەکەکیان ئەوەیە یعنی کوردستان هەم جوگرافیاکەی هەمیش خەڵکەکەی ڕاست دەکەێت لەناو چارچێوەیەکی کە بە خۆت بێت بۆ یعنی زاڵمانێ و سنوورانە بۆ پێیکەنێ باڵێ کورد نەیتوانێت دەوڵەت دروستکە بەڵام کورد مقاومەتی زۆر زۆر سامانەکەی زۆر کاریگەرە لە بڕیارە نێونەتەوە یەکان نێودەوڵەتیەکان و یعنی سامانی ئاوی نەوتی ئەوانە هەمووی یعنی کاریگەری دانێت بەڕای من مەترسیەکە لەوەی نییە کە کورد جارێکیکە بگەڕێتەوە کۆناغی داهاتوو یان لە ڕیفراندۆم کە نەتوانێت سەرکەوتوو بینیدی شانسن نییە بە خۆشت باس کرد زۆر شانسەیە بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان و لەو جۆرە تێڕوانینەی کە ئێستا باڵێ لەژێر ناوی خۆسەری دیموکراتیکە هەڵاوە جەران و خود وا چارەسەر بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕان دەستۆ کورد نییە بە تەسەوڕی بوونەوە غەڵەتە کە باستەوە کە بەس لۆ کوردە و لۆ کوردداگرایەنە ئەوە کێشەی باڵێ تەشخیصی کێشەیەکی زۆر گەورە و جەوهەری کردیە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سەدان ساڵە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی تێڕوانینی مەذهەبیەوە بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک دەسەڵاتداری مەذهبی لەسەر حکومبووینە لەو منتیقەیە لە مێژووی خۆی لە مێژووی شارستانیە دابڕایە ئەو پرۆژەیە ئەوێت ئەو باڵێن ئەو سەردەمە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بینێتە پێش گرفتەکە چییە؟ بەڕاستی گرفتەکە لە ذهنیەتی مەدایە بە تایبەتی لە باشووری کوردستان یعنی ئەمە کاتێک کە حیزبێکی سیاسی یان سەرکردەیەکی سیاسی هەڵەبژێرین ئینتیزاری ئەوە نییە بڵێن کاکە پرۆژەکە چییە بۆ داهاتووی ئەو وڵاتە ئەو پرسیارە نە لە سەرکردەکانمانەکەی نە ئەشمانەیە لەسەر ئەساسی ئەو پرسیارە دەبدرێن ئێمە هاتین بە کۆمەڵە شەڕی لابەلای میدیایی و کەسی و خێزانیەوە سەرخاڵکراوین لەلایەن ئەو دەسەڵاتدارانەوە ئەوەش وای کردووە کە پێشەوە وای کردووە کە ئەمە فرسەتی ئەوە نەبی بە سیاسەتی دەوری بە سیاسەتی ئیقلیمی و لە پێداویستیەکانی خۆشمان تێبکەین تەماشاکە ئەمە لە دیاتەوەی خەریکی ئەوەی بین کورد میلەت ئینسانی کورد چی ئەوێت خەریکی ئەوەی فڵان حیزب و فڵان سەرکردەیە ڕۆژێک تەسریحەکەدا و کۆمەڵێک بەبژی کۆمەڵێکی کەواستنەوە پێم وایە ئەو نوقتەیە زۆر جەوهەریە کە ئەمە کۆتایی بۆەوە بینین کە چیدی شەڕی جاران شەڕی کۆڕۆک ئێستا شەڕی فەیسبووک و شتانەیە دەستخۆش بێت بەڵام سایک دوو برادری دیکەیانەوێت قسە بکەن ئەگەر ئەوانە هەمویان بە درێژی قسایە کرد ماشەڵڵا جارە دەبی کاتەکەی دەکەن بچین بە کورتی وەڵام دێوە مامۆستافەر و مامۆستا دیە زۆر بەخێر بێ لەوێرە چاوی پرسیار وڵامەکان بکەم بەڕاستی هەرچەندە لە کۆتایەکەی ئامادەبووم بەس دوو پرسیارم هەیە لە ئیتاڵی بابەتەکەی جەنابی دانەوی حەزەکەم وڵام بۆ دەستکەی پرسیاری یەکەم بە کورتی ئایا ئەمریکا مامەڵە لەگەڵ دیموکراسیەتەکە لە هەرێمی کوردستاندا یان لەگەڵ ئەرزی واقع و منطقی ئێستا پرسیاری یەکەم زۆر حەزەکەم وڵامەکەی وەربگرم لە ڕوانگەی باگراوندی جەنابتەوە پرسیاری دومیشم ئەگەر پەیوەندی بە بابەتەکەی ویدیۆی بنەکەم بەس حەزم لێ بزانم تەمەنی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان لەبەر ئەو دوو پرسیارانە مەسەلەن ئەو وڵامان ئەدەنە دەست کە ئایا هەرێمی کوردستان بەرەو چ ئاقارەکەوە بەڵێ تەمەنی ئۆپۆزیسیۆن ئایا کۆتایی پێهات یاخود مەسەلەن سەردەمێکی زێڕینی دیکە مەسەلەن ئەگەر بڵێن دێتە پێشەوە و عەقڵیەتێکی دیکەی ئۆپۆزیسیۆن دروستە بێت ئەمە ناڵم هەڵەیان کرد لە ڕابردوودا بەڵام ئایا ئەو هەڵانی ئۆپۆزیسیۆن
کردی جارش کە ئەوانە ڕوودەن و لە هەرێمی کوردستاندا زۆر بخێربەی زۆر سوپاس. دەست خۆش بێت مامۆستا شێرزاد والله من هل يكفي بالنسبة للأستاذ لقضية وجدي زمان فاشلتي أنا سوري أخواني بكنا بقارا خولي باسكان بالتأكيد نعم. چونك أنسي كشكي كلام لك ما كان مثلا سنتي واسطة كبدو قضية أوروبا رجالية چونك ألمانيا فرنسا جيتي بريطانيا جيتي كنا أمريكا. بيتي يعني يجي لازم سرا شغل جزكاي ناوتكي لو قضية تافتشي أجر زوري شديد برو هاودار زوجي مكفي هذه كذا دەست خۆش بێت مامۆستا ڕێباز بەخێر لە مامۆستا پرسیارێکی سەرێع بۆ گەورەشکێنەوە لە خۆی قسەکاندا لە ئاخرەکەی هاتی باسی ئەو چانسڵەت کردا ئێستا لە بەردەم کووردا کە چانسڵێکی باشتر هات لە پێشەکەیەکمان فۆرکات وەسرە چانسڵەکەمان لە بەردەسا بەڵام وەکم لە حەزێک باسی وەرگرتنەوەی کەرکووک کرد بەڵام خۆشتوازان هاوڕای لەگەڵ قسەی ئەو سەرکردەیە کاڵێک کەرکووک عملیاتی مێشکە پێت وایە کەرکووک ئاسان وەرگرتنەوەی فەقەتەوە دەست خۆش بێت کاکوێر هات کاکوێر هات مامۆستا ئاماژەت بۆ کە ئێستا تایبەتی خۆت لە گەنجان بوو باسی وت کرد کە گەنجان دەکەتێکی زۆر باشیان لەبەردەما دەبێنە پێشەوە ببنە سەرکردا بۆ سیاسەتت بۆ سیاسەکان بەجێت و سیاسەتکردن بۆ گەنجان بۆ ئەمەلێکی فکری سیاسی دەتوانن بێنە پێشەوە دەرفەت گونجاوە بۆ گەنجان بەڵام لەناو سیستەمەکی هیرارشیدا کە هەم حیزبت هەم کۆمەڵگات هەم سیاسەتت هەموو لەسەر سیستەمێکی هیرارشی دابەشکراوە گەنجان بە چ میکانیزمەکەتوانن بێنە پێشەوە لە کاتێک دابینین باسی ئەوت کرد کە بە جۆرێک بۆی من تێگەیشتم زیاد کردەوە لە سیستەمی ئەرستۆکراتی کە ئەوانە بێنە پێشەوە کە خێزانە دەسەڵاتدارەکان گەنجان بە هەموو توانای خۆیان بێنە پێشەوە پێم وایە ئەزموونی 27 ساڵی ڕابردوو ئەوەی وەڵامی ئەو پرسیاری داوەتەوە کە گەنجان بەتوانای خۆیان بە پێگەیشتنیان بە خۆ پێگەیاندنیان ناتوانن پێشەوە بێنە پێشەوە ئەو قەناعەتەی پڕ لە چیەوە دروست بێت دەست خۆش کاکوێر هات مامۆستا پێم وایە ناوەکان هەموو لە لای پۆلیسی بس نامزانی وەرەقەکە خەریکە باش ئەتوانی یەکێک مامۆستا ئارام یەکەم کەس مداخلەکەی بکات ئێستا دەست پێ بکەین جارەوە والله مامۆستا ئارام شتێکی ئەوەندە وەسفێنێک مۆزوعێک زۆر تەواو بوو بەڵام دەوڵەتیی کوردستان ناتە ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تاکید وایە بەڵام مشکلە ئەوەیە کورد ئەو پەیامەی نەگەیانیتە دنیایە کە جوان پیشانی بدا برێگەم بوومە دەوڵەت تێکی نادەم ئەندەمە یارمەتیدەر ئەو 27 ساڵی ئەزمموی ئێمەش یارمەتیدەر نەن دەبابی ئەمە زۆر جوان پیشانی ئەوە ئەو مۆزوعیت و لە چوارچەوەی بابەتەکە پێی دەوترێت پرۆژەی کورد بۆش چاکسازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نییە جاری ئەمان دەکمەل محاولە کردێت بینایەکی پێی بکەیت لەوەی دەری دەخیکە بەڵێ وایە بەڵام ئەوە مۆزوعی زۆر دوور درێژە بە خەیاڵی سەرکردایەتی کوردی ئێستا داماتی ئەوە کێشەکە لەو مامۆستا نیاز ئەوان دەوی زۆر بە کورتی دەناو پرسیارانەیەک ئەو خۆی هەیە وەڵامی عمقی ڕاستی تعاملی دووەلی مامۆستا نیاز مایە لێرە مامۆستا نیاز شتێک هەیە زۆر گرنگ کاتێک عێراق لە بەندی حەوت بوو لەگە ئێستا لە بەندی حەوت دەرچە زۆر فەرقی هاواری دنیایمان ئەوەی ئەمە بناسی لێرە کە سەرکردەکانی کورد حەولی ئەوەیاندا عێراق لە بەندی حەوت دەربین ئەمە گەلێک حەوتمان لە کورە مەکەن کاکە کورە نەکەن ئەوەی نەکەن کاکە عێراقێکە لە بەندی حەوت بی بەندی حەوتی میساقی ئومەم متحیدە عێراق ناقصە سیادەیە معنە ئەمە کورد لە کوردستان دەتوانی دووەلی تعاملمان لەگە بکەن بەس فایدەی نەبوو ئەجا ئەمەم سەرم سوڕمایە سەرکردە بێ دەوڵەت دروست بکە و عێراقی لە بەندی حەوت بە معنە سەری لەو مۆزوعانە هیچ دەرناچ یعنی خۆ خراپ نییە دەوڵەت دروستکردنەوە بەڵام دوو ئیشی پێچەوانە بوو زۆر حەولماندا ئەوەی نەکرد ئەجا ئێستا ئەمە گەڕاینەوە ژێر سیادەی عێراق ئێستا هیچ ئیشەکیمان هیچ ئیشێک لە کوردستان نییە ئیلە دەری بە بەغداد ئەبڕۆ لەوەتەی عێراق لە بەندی حەوت دەرچووە لە ساڵی 2011 یان 12 بوو ئەمە بووینەوە بەشێک لە سیادەی عێراق خۆی ئەو ڕفراندۆمەش لەبەر هەندێک زۆر خراپ شکستینە
دەنا پێشووتر وایە مەجال هەبوو ئەجاوا تعاملی ئێستا ڕاستی تعاملێکی قانونی لەگەڵ ئێمە ناکەن ئێستا لە ڕێی عێراقا و چەند نەزەری عێراق بەرامبەر ئێمە چبی ئەوەیە بەڵام ئەمریکا و ئەوانە تاڕادەیەک باشترن دەتوانن هەندێک زیاتر بکەن بەڵام ئەمە متحیدە ڕێک بە ڕوانگەی عێراقی تعامل لەگەڵ هەردوو ئێرە و سلێمان دەکەن کاتێک بە خۆشمان مقاوماتی هەرێممان نەبی باسی دوو ئیدارەی بینیان هەر حیزبێک چەکداری خۆی هەبی مؤسساتی خۆی هەبی زیندانی خۆی هەبی طبعا الأمم المتحدة بتجدا تعامل لقرأت أو تعامل سوداء زوج خطرة زوج يعني أجا كردستان بتدلو هريم أجا تاني أو قوة قانونية هريم نامني أو كانت العراق زوج مسيطر لي بس هردو هريم وعندك شو حول تنازل برو أو يدروا يعني لباري أمريكا جیاوازی لە بین ئێرە و ئەولادەکایانە خۆی پرۆژەکەی ئەمریکا ڕاستی تقریبا سەرتاسەری ئەو دەیویست ئەگەر من حەزەکەم دوایەوە لە بۆ دەمێنم گەڵاڵەکانی برناردویس و برێجنسی بخینەوە وەڵامی ئەو پرسیاری توی تێدا ئەوان ئەوە گەڵاڵەیە زۆر جار ڕسمەک بڵاو دەکرێتەوە دەن ئەوە خەریکەی ئەمریکای لە ڕۆژە ئەوە ڕاست نییە ئەوە غەڵەتە ئەوە گەڵاڵەکانی برێجنسی و برناردویسە نەبیتە ڕسم بەس برێجنسی چوە کۆنگرس لە کۆنگرس مەداوەلەکرا ڕاوەستایە لۆبیت دەوێت ئیشی لەسەر بکات لە ڕۆژهەڵاتی ناوە ڕاست ئەوە کوردیش ئاگەر لەو مەوزوعانە هەر نییە ئیشی لەسەر بکات لەبەر هەندێ ئەم پێم وایە بێت چاوتەمەشا دەکات بەڵام شتێکی گوت و لەومە وتبێ من ئەوەی سەرکردایەتی کوردی ئێمە خۆمان ئێرە هەر مەوزوعە کاتی هەر داوای پارەی کرێت بەڵام گوتبی ئێوە وەڵامە زۆر باشە هەر داوای مەبادی و ئیش و کار ئۆی لەو ناحەی ئەو فەرقە ڕەنگە بەدکردنم کۆی پرۆژەکە یەک پرۆژەیە مامۆستا سەنگە دەزانی کۆمەلگا بەرەبەرە انحراف دەکات العوام ينحنون بكل الرعاع إذا تجمعوا ضاروا يعني تاروي أجا عوامي رأي كشي هذا خرافة بارتبلايان باشترا بس كلمة أو سوسيولوجية بس كل يصدق بالكذب ويكذب أو رك عكس دكتور خليك بيمنا كردستان استوائي هذه خلقك تزيدك كندليدك ترين بو بيان خلقك درسوزة زور باشا فقير ونيزاني بخوا حمري دمي كما شكتي لي هذه وزلك أو تشيا أو وكبلي ختاري طبقي جمدل زور زالة بصر طبقي ختاري طبقي محروم ميلاد لما هني ويلي وقدارش بالطبقي جندل لبوي وقتون بكتيريا هيا تنها لبو جنيدشي زور حد لكم ما قلت لكم بيكتي بناء نمينة تعليم نمينة قانون نمينة دستور نبي هذا دستور نيا نبي لبوي زور باشترا كومالجي سلامات جندلي قبول نيا كومالجي سلامات رزلا سرقدشي ناقلي تزيدك كومالجي سلامات وبمبادئ لبر سرقدشي الناس دوا نيوي ولاد بدورين دو أوي ولاد بدورين مرور ناتي ملة راب اللي أورط بيدافع وشي تذكرت لي شاعر كلمة يهبيري عبد الله بشير أو عامل لويدي ما مستعجل أو وزعة تعذكر ولا ما مستعجل عندك ما مستعجل حولي هذا برو إصلاح طبقي قدرش برو تيكدان أو سركوتو استاد كردستان زار خراب تيكدو أجا بتوي إصلاح راستقينا بكي دبي عملية قردل راقم لكل أجا دست بكي شكل أم بيم اقتصادي سياسي ناف الناس رنجة بسيط صار ببيصار تالي بس أوي كومال جيتك ده بنارك خلق حسبيناك شو صار يدي رنجة تاني يعني أم إسلام ممنون أو كومال جي ما بيجيرنا بيشي رابري كأو أخلاق وهاري كاري وإشو أو يهابوا لو كاتي كومال جي ما تشونجو وشي أو كاتي لكل إذا كومال جي هم رجلي كتبتو وأوي لو بروسش قازان زكاكا أو برسياري كت طبقي جندل براسي طبقي جندل إشي لكرسان زوري كبيكا هندسية همدري آموزا وبريكن بلا ملاكي برامبر هرتوازي نارك لبرهندش دوران ديا ما سانجر نامكي تلفزيون ناس برسياري تو يعني إمام صنياسي يتو
ڕاستی ئەو نامەیەکی زۆر تاریخ ئەمە بە هەر سێ زمانە هەیتمە جەماعەت دەزانم بە ئینگلیزی بە عەرەبی کرایتە کوردیش نامەکەی تەلێرسۆن نامەکی ڕەسمی بوو ئەم پێم عەجیبە لێرەدەن ئاخر ئەوە وەزیر خارجی نووسی وەزیر خارجی دەنووسی چێ بنووسی آخر دەرێن ڕەسمی نازمەڵەوە پێدەچی لە ڕەسمیات نەکرد وەزیر خارجی نامەی بنووسی ئیمزای لەسەر بکای چ دەکەن دوای قەت شتیوانیان نامەک لەلایەن وەزیر خارجی حتى كردستان بكي يزني إمزاي لسنة إمزاي لسنة إخوي وعد بالفور شروع عيب نامك بوسي وشش وشر إيه تلسوني حفصت وشو بليني وهاي كده أبو صدق لي بالفوري بقول بلام حزك عمو جيراي سركدايتي كرد أو نامتاكي أو بياما رزقار بني تلسوني ربط أدتي قبول كرد محكمة فدرالي قبول كرد والله عشرة دري سركدايتي كرد حتشيمة والله راس عم بشي داير حتشيمة بشي داولي دري بقدم مقدرو بقال الروات يزبس يزني أتو أوي قبول نكي أو شتتاكا بلام أوي محكمة فدرالية هم خراك أوي قبول كي إمزاء بسد تتعرصت بازدا هزار ديناريش لفقرة أخيرتي دا صلاة كوري أي شيء دا بارك شيء دا يعني بودرزيم الناس أنا دا صلاة كوري لبرتي واحد ترسع يعني أجا إمزاينك كباتهم دم ونعنا بحر وقت حموش معنى يعني ببردابات داكي أم بما نمدك يعني خالص نوريم تسليم ندك لو مطارم تسليمنا نعنا تدعك يعني هو نظم جيتان لو تسيبوا جنابي كاغ مسؤول التلفزيون جزيرة لبرنامج كي باسي يكون وقت تلفزيون بي وقت أجر أو شيء يمكن تتنجر مواصلي 2000 ولو جبت الشكل الروجي أو صبرك أو شعب يعني تعيبتك كيف خوشتنا ولو مشكلة جنيه روجي دوامي أو ريفراندوم قلت أنا صرت لكان يكون استقالة قلت أنا نايدة قلت أنا برونو ماري قلت أنا آخر ميلاد أمي هربجادي ونابي قلت أنا استعدت سنوية عنا حفتها 2 ساعات داي يلا قوة يعني أقل استقاليان بدأ دواي استقاليان لو استقاليان أو هرايش روينا دا يعني سرقلاتي كل كاتك تسليم دليكا ردوا زرنا كش ذكري أو دوايا ولك أنا راستي أو وازم كافوات وما مصا حمل لماري مبون أو كسي كماغور جل سرقلاتي كل آخر بيامي بيهو وابزم كركبت لماري مبون أو نفرة أو يدو كردي لكن فوق بشايد وتدو كرد بيوم خوش لكن بروي بيامي إيمنيا إترامبينيا وزير خارجية ولايات كان متحدة أمريكا لما ندو شاهد أو شاهدة لما أنا مقصد كيف كامل يبغى مجرى رجع سيكز لما أنا بدانش مكجرة يعني أو معلوماتنا همي وردة بس هو تفاصيل لما أنا إمام سانجر الدكتور برهم أم بيما لكردستان أول لو يقري تندا لروي جواني وناجواني أو عملي أو موضوع عشكي كسمان أو من بيجواننا أو وهايلات لكردستان خارج بني معي بن ما صار كذا كان من ناس نبتي وهايلات أو رشتش بالنسبة سش كذا حموش خوان جيت أنا صار كذا شيء وبريها من هلا بيما مثلا نيويورك كردستان روي كرد إيش لسيزني قيران 6 مليار قردار إيش يعني اشتاقين لهرمي كردستان بري أنا بعد خاطر مشاكل بازار ربيني اشتكي جوان ما كان مويكاك أرهم بدي أوجه إنا وكومالي كردية كا كومالي كردي خوي أقلياتي قبوله نكسر كذا كان إيه درسي سركوتوينا درسي سركوتوينا زين تيبيو ده كسيش عندك ما مستعي أي شيء عندك نوسريش ده والله سركوتونا جيت على عبد الرحمن السديسي بو إمامي حرمي مكة دري أو محمد سلمان الناشئ دري خوالة بو مينا النار زين تم إشي جو عندك لو دم بعد أسف يعني أوا وضع أو بعد بلا راستي أميدتي زورم بوكا بين الرئاسة العراقية استا دكتور برهم وقت رئيس جمهورية زور لي هاتو لتاو استاي وضعي كل وقت تيجي اجتماع ليمان باش تدمم هذا عبد المهدي دوستي كردا حلبوسيش دوستا اگر كرد
ئیشی خۆی ڕێک بێخی و بە جوانی ئیش بکە مەجای ئیشکردنەکی یەکجار زۆر هەیە لەگە ئێرە بەڵام مەجا ڕاستیان پێ برێم بەو شێوازە نەفت فرۆشتنی ئێستا بۆ هیچ مستەقبەلێکی نییە ئیلا دەبی ئەوە بیجێڕیەوە ئەسڵەکەی خۆی ئەو غەڵەتانی کرا هەمووی بێخیەوە ئەساسی خۆی ئەوجار ئیش بکار قازانج دەبی لە پرسیارکرد مەسەلەی بایکۆت سلێمان وڵای بایکۆت ئەوە ڕەتی دەکەین بۆی کاگۆش سوالش کرد لەسەر مستەقبەری معارەزە ئایا معارەزە مایان نەما خۆی ئەو بایکۆتە لە بۆ معارەزەی زۆر پێش زۆر یعنی دەبابی نەستن ئەو هەڵبژاردن کە مسۆکەر تەزویری تێدا دەکەین دەبابی نەچی ئەم لۆ بەرچی بچم بەڵام چون بەڵام معارەزە ڕاستی ئەو هەوراز و نشێوە هەیە زۆر جار معارەزەمان دیتە لە هەندە شوێنان زۆر کەم بۆ دوایێ بە دێزاینەشکە بە شێوازکە دێ زۆر ڕستنەوە چونکە ئێستا بەرەی گەل بێ ساحێبە وەکو میلەتی کورد تەقریبەن بێ ساحێبێت سەر تەبەقەی گەندە ساحێبی خۆی هەیە دەسەڵاتی هەیە چەکداری هەیە زیندانی هەیە ئەوەی بەڵام میلەت بێ ساحێبە چێ بێ خۆی بکاتە ساحێبی ئەو میلەتی بەجددی زۆر دەنگ دەینی ڕاستەکەی دەنگێکی یەکجار ڕەنگە ئەم پێم وایە نزیکەی 6 کورسی هەیە ئەو بەرەی کرد زیاتر لە 6 کورسی هەرێ سەر تەماشاکەن ئەو جارە نزیکەی 100 تا 65 خەڵکی کوردستان بەشداری هەڵبژاردنی نەکرد واضح لە داهاتوو ڕەنگە بگاتە 100 تا 70 کاتە حیزبەکانی تر بە معارەزە و دەسەڵاتەوە کەمتر لە 100 تا 20 وەزعی حیزبی کوردی زۆر خراپە ڕاستیتان پێ بگرم کاک سالار وازم ئەومان بڕێک جواب داوە بەس کاک ڕێباز تاریخی کورد هەروانە هەر ئەوەندا